ژنەکە بەخێر بێەوە. چۆنی بە قوربان باشی؟ لاش پرزەی کوش برزنی خۆیز نەبووە. وەڵی شتێکی وا نەبووە بەس چێ ماڵی هۆگری برات؟ هۆگر کو بوو باش بوون؟ سڵاوی دەگەیاندی. عەلەینا عەلەیکە سەلام. بەس موشکلەیەک ڕووی داوە. خێر؟ هۆگریە خوای کوێر بەم زەرەری کردووە. باشە لۆ زەرەری کردیە؟ هەموو ئەشیاکانی ئەکسپایر بووە. ئاخر ئەمن پێم گۆ ئیشی خۆت عیبی نییە لۆ دەستکاری ئیشی خۆی دەکە ئەو کوڕە. هیچی بکە فەقیرە گەورەیەک نییە نەسیحەتێکی کە ڕێیەکی بۆ پیشاندا پشتی نییە داماوە بۆی ئاوای لێ دێ. گەورە کاملە ئەقە پێم بڵێ ئیشەکە غەڵەت بی لۆ دەیکا ئیشی خۆی هیچ عیبی نەبوو لەبەر چێ ویشەی کرد؟ تازەوە ئیشەکە ڕووی داوە. باش ئێستا چ دەکا؟ داماوە هەڕەشەی کوشتنی لێ دەکەن. ژنەکە خۆشار بێمیر و حاکم دێ بیکوژن. ئەی قەرزداریانە و ئەویشی چی نییە بیداتەوە چی بکات؟ باسی و خانووەمان کرد. کامە خانوو؟ ئەو خانووی بەنێو هەردووکمانەوەیە قەرارە بیفرۆشین. با بیفرۆشی؟ قەردەکەی خۆی پێ دەداتەوە تا؟ من پێم گوت بەشەکەی منیش بۆ تۆ. ژنەکە ئەمن بە هیچ شێوێک ڕازی نیمە. دەزانم بەس شتەکە تازە ڕووی داوە چی بکەین؟ من کوتم ڕازیم. حاشای لێ بکە. حاشای چی بۆ خاتری خوا منەرە و برایم هەیە. پێت دەڵێم حاشای لێ بکە. تو خوایاسین وامەکە منەرە و برایم هەیە. ژنەکە پێت دەڵێم حاشای لێ بکە. یان ئەمن یان برایەکە. ئەلو؟ ئەرێ کاچی من تەمسیلمان جوان بوو ها؟ کورە وەڵی یوسف یەک تەمسیلتان کرد بە خۆت و ڕەوفی هەر شتی وام نەدیت بوو. ئەی پارەکەمان کەی دەدەیتێ؟ وەڵا دەتاندەمێ ڕاوەستە کاکەوە جارە خوشکم گوتی پرسەچ بە مێردەکەم دەکەم با پرسەچ پێ بکە ئەو کات خەبەرت دەدەمەوە باشە؟ کاکە گیان تۆ گوتی شەکە تەواو بە یەکەو دەوەڕقەتان دەدەمێ. کاکە دەڕاوەستە باخانەکە بفرۆشرێ بەس یەکی دەوەڕقەتان نادەمێ بەخوای یەکی 5 وەڕقەتان دەدەمێ. کاکە تۆ هات بە ئێمە گوتووە گەرنا بەخوای بە هەموو خەڵگرم تۆ فێر لە خوشی خۆت کردووە. هەر ئەوە مابوو یوسف دەیەوی شەشم لەگەر ناکەی کورە یوسف ئاگادار بە ئەو مۆزوع یەک کەس بیزانتەوە بە قورعانە عەزیم یعنی هەموو شتێک لە بینیمە خەلاص دەبی. یەکەو دەوەڕقەمان بدەی و باسی ناکەین. نانە تاو دەی دەتان نادەمێ سەر و هەفتان دەدەمێ. دەیاڵە بابت بینین؟ دەیڵە یاڵە باشە. دەیاڵە خواحافیز. دەیڵە یاڵە حیاتە خواحافیز خوا ئاگادارتان بی. ئەلۆ ئەلو دادا؟ گیانە بە قوربانت بم. دادا چ بوو؟ خوشکت کوێر بێت لەگەڵ یاسین قسەم کرد. خوا نەکات چ بووە خێر؟ وڵی ئەوەی ڕاستی بێ ئەزانم چۆن پێت بڵێم یاسین ڕازی نەبوو. دادا ئەو حەقی چییە ئەو لۆ تەداخولی بینیمە دەکا؟ بەس بە قوربانت بم بێخەم بە خوشکت قسەی لەگەڵ کرد ڕازی بوو بەس 100 بریا ڕازی نەبووایە. دەی لە خوای بە زیادی بەس لۆ ڕازینە تێناگەم مەقسەدت چیە دادا؟ زانی چی کاکە گیان خەمە نەبێ خانووەکە هەمووی هی خۆتە بەس یاسین وتی نابێ ئیتر کاکت بێتە ماڵمان فترەیەک لێم دوور بە تا بزانم چی دەکەم. باشە دادا بەس ئەها لە دەرێک دەبینین وەنیا؟ بێخەم بە جاروبار خۆ نتبینم گیانیش دەدەم هەر دەتبینم لە دەرەوە موعید دادەنین باشە بێخەم بە قوربانت بم بەزیترەوە بڕۆ قەرزەکانت بدەوە بێخەم بە خوشکی خۆت لە پشتە. باشە دادا ئاها بەس بینێ حازر با دێمە دوود دەچین وەکالەت لۆم حامی دەکەین هەتا خانێکی بەنایە و کابرایانەکەین کاکە وڵایەتە نەبکوژن چ بکەم. باشە بە قوربان باشە بە قوربان هەزار دانە ماڵیەوە بە قوربانی تۆ بێ من حازرم دێم لەگەڵت بەس یاسین با نەزانێ باشە بۆ خۆم تەلەفۆنت بۆ دەکەم. باشە دادا جان مەمنونم دەست ماز دەکەم دادا. قوربانت بم خۆل لەگەڵ بە ئاگال لە خۆت بێ خەفەت نەخۆی. باشە بە قوربان خوارد لەگەر مەمنونم خۆل لەگەڵ بە خۆل لەگەڵ. خوارد.